سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش خەریکە نزیکەی مانگێک بەسەر ساڵی 2021دا تێدەپەڕێت و هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق نەگەیشتونە تا ڕێکەوتنی کۆتایی لەبارەی کێشە و ململانیەکانیان. ئاخۆ دانیشتنەکانی پەرلەمانی عێراق کە ئێستا ڕۆژانە بەڕێوە دەچێت لەبارەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق دەتوانێت بەشێک لە گرفتەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکات لە ئەگەری ڕێگنەکەوتنی هەردوولادا حکوومەتی هەرێمی کوردستان چه بژاردەیەکی لە بەردەم دەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ گرفتە دارایەکانیدا. بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم بابەتەوە میوانداری بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراقم کردووە. سڵاوت لەبێ کاک دکتۆر، ئەم کاتت باش. دوایین زانیاری لەبارەی نێوان هەرێم و بەغداد چی هەیە لە لای تۆ؟ سڵاو لە جەنابت و لە ستافە بەڕێزەکەت و لە بینەرانی ماڵپەڕەکەتان. حەقەتەن ئەوەی کە هەتا ئێستا هەیە شتێک نییە لە پەرلەمان کە گەیشتن لە نەتیجەیەکی باش. ڕاستە حکوومەتی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق گەیشتونەتە ڕێککەوتن لەسەر مەسەلەی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021، بەڵام دوای حکوومەت پەرلەمان دێت. پەرلەمان بە حەقات دیارە مەزموعەیەکی یەکجار زۆر لە پەرلەمانتارەکانی شیعە بە تایبەتی هەندێک سوننەشیان لەگەیە، بەڵام زیاتر جانب بە شیعیەکەیە کە بە تەواوەتی دژی ئەو ڕێککەوتنەنە کە لە بینی هەردوو حکوومەت کراوە، حکوومەتی هەولێر و حکوومەتی بەغدا. ئەنجا ئەوان دەیانەوێ مادەی 11 بە شکلێک بگۆڕن کە با بڵێن دیسان جارێکی تر زوڵمێکی گەورە لە هەرێمی کوردستان بکەن و لە خەڵکی کوردستان بکەن، وەکو ئەو زوڵمەی کە لە قانونی تەمویلی عەجزی مالی کردیان، ئەوەی کە لە مانگی 11 ساڵی پێشووتر دەرچوو. ڕاستە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دوسێ ڕۆژ پێش ئێستا چوونە بەغدا و لەگەڵ لیژنەی دارایی دانیشتن لە بەغدا لەوەی وجهت نەزەری حکوومەتی هەرێمی کوردستانیان پێڕابگەینن، ئەوانیش وجهت نەزەری خۆیان بدەنە وەفدی هەرێم. دیارە تا ئەو لەحزەیە هیچ ڕێککەوتنێک نەکراوە لەوەی کە ئەو پرۆژە یاسایە وەکو خۆی عەبر بکرێت لە پەرلەمان، چونکە ئەگەر پرۆژە یاسایەکە وەکو خۆی عەبر بکرێت لە پەرلەمان، ئەو ئیتیفاقی لە بینی هەولێر و بەغدا ئیتیفاقێکی باشە، خراپ نییە کە لە بینی هەردوو لاترایە، و ئەگەر هاتووە ئەو پرۆژە یاسایە بەو شکلە موسادەقە کرا، ئەوە خەڵکی هەرێمی کوردستان دەتوانن خاصەتەن موچەخۆران موچەکانی خۆیان هەمویان لە کاتی خۆی وەریگرن. لۆێ تا ئێستا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان محاوەر دەکات لە بەغدا حتا لەگەڵ لایەنەکان دابنیشیت لەوەی کە تەئسیر لە لایەنەکان بکات و ئەوانیش تەئسیر لە ئەندامانی پەرلەمانی خۆیان بکەن، هی کوتلەکانیان لەوەی پرۆژەیەسایکەوە خۆی تێپەڕێ، بەڕەغمی ئەوەی نەخێرتا ئەو لەحزەیە صعوبەتێکی یەکجار زۆر هەیە کە پرۆژە یاسایەکەوە خۆی تێپەڕیت، ئەوان مەجموعەیەک تەڵەباتی تریان هەیە دەیانەوێت داخلی مادەی 11 بکەن. باشە، بە حکمی ئەوەی بەڕێستان چەند ساڵێک لە بەغدا بەرپرسیارەتیتان هەبووە بە تایبەت لە وەزارەتی دارایی، ڕێککەوتنە سیاسیەکان ئیتیفاقاتی سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسەکان لە دەرەوەی حکوومەت و پەرلەمان تا چەند دەتوانێت گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا یەکلایی بکاتەوە؟ دائما لە عێراق ئەگەر تەماشای کوردستانیش بکەین، دائما اتفاقاتی سیاسی با بڵێن گەورەترە لە اتفاقاتی بینی حکوومەت، لۆ چونکە لایەنە سیاسەکانن کە حکوومەتەکانیان تشکیل کردیە. یعنی مەسەن حکوومەتی بەغدا ئەگەر تەماشای سەرۆکی حکوومەت بکەی هیچ کوتلەیەکی نییە، ئینەما بیناءەن لەسەر دعمی کوتلەکانی تری شیعە ئەو کابرایە بوویتە سەرۆکی حکوومەت. لە کوردستانیش عینەشت سەرۆکی حکوومەت لە خۆیەوە نەبوویتە سەرۆکی حکوومەت، ئینەما بە ئیتیفاق لە بینی مەجموعەیەک ئەحزابی سیاسی بۆتە سەرۆکی حکوومەت. و دائما لە عێراق بەداخەوە بەعکسی وڵاتانی تر کوتلە سیاسیەکان دەسەڵاتیان دائما زۆرتر بووە لە کوتلەی حکوومەت. یعنی لە کوردستان کوتلە سیاسیەکان حزبە سیاسیەکان مسەیتەرترن لە حکوومەت، لە بەغدا هەر کوتلە سیاسیەکان بەجارێک یەکجار زۆر مسەیتەرترن لە حکوومەت. لۆی ئەگەر هاتوو ئیتیفاقی سیاسی کرا لە خوارەوە ئیتیفاقەکە ئاسان دەبیت و بە ئاسانی دەتوانن اتفاقات لە بینی هەردوو حکوومەت و لەگەڵ پەرلەمانی عێراقیش بکرێت. باشە، بەشێک لە بەرپرسانی هەرێم زۆر جار لە لێدوانەکانیاندا باس لەوە دەکەن بەشێکی زۆر لە داواکاریەکانی حکوومەتی عێراق داواکاری نادەستورین
پێتان وایە حکوومەتی عێراق پێشێلی دەستوری کردبێت بە تایبەت لە گرفت و کێشەکانی نێوان و بەغداد؟ تا ئەو لەحزەیە وەکو حکوومەت ئەگەر چونکە منیش ئەندامەکی کارا بوومە لە حکوومەتی عێراق ڕاستە وەکیل وەزیر بوومە، بەڵام ممکنە خەڵکی دەزانی دەسەڵاتی من لە زۆر وەزیرەکان زۆرتر بووە. وەکو حکوومەت نەخێر، وەکو حکوومەت تا ئێستا هیچ مخالفەیەکی یاسایی یا دەستوری نەبووە، بەڵکو حکوومەت دائیمەن اتفاقی هەبووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. پەیوەندی بەوە بەڕێستان چەند ساڵێک لەناو حکوومەتی عێراق بوون یاخۆەوە واقعێکەوە هەیە؟ نانا ئەوە کە من لەوێ بووم و ئاگام لە هەموو ئەحداسەکانە، کەس بەقەدەرە من نە لە کوردستان نە لە بەغدا ئاگای لە ئەحداسەکانە. زۆر ئەحداس هەیە ممکنە خەڵکی زۆر گەورەش نەزانیت، ئەمن دەیزانم. لۆی ئەمن زۆر نزیک بوومە لە مەزدەری قەراریش لە بەغدا، یعنی من وەکیل وەزیر نەبوومە فقط لە ناو وەزارەتەکەی خۆم، ئینەما من لە ڕئیسی وزەرا زۆر نزیک بوومە و خەڵک دەزانیت. و من وەکو وەکیل وەزیر لە ئیجتیماعاتی مەجلیسی وزەرا ئامادە بوومە، لە هەموو ئیجتیماعاتی مەجلیسی وزەرا، تاکە وەکیل وەزیر بوومە کە لە هەموو ئیجتیماعاتی مەجلیسی وزەرا لە بەغدا ئامادە بووم و قسەی من لە هەموو قەراراتی مەجلیسی وزەرا خواردوویەتی. لۆیە ئاگام لە هەموو ئەحداسەکانە. وەکو پێشێلکردنی دەستور هیچ پێشێلکردنیەکی دەستوری نییە، بەڵام ئەو پێشێلکاریە دەستوریە ئەمن تەوەقع دەکەم ئەندامانی شیعە لە پەرلەمانی عێراق دەیانەوێ بیکەن. ئەو اتفاقی کە لە بینی هەردوو حکوومەت هەیە، تەماشەی بگەڕێەوە بودجەکانی پێشتریش قوانینی بودجە دەبینی لە مادەی 11 دائیمەن باسی ئەوە دەکات کە هەرێمی کوردستان پێویستە 250,000 بەرمیل تەسلیمی بەغدا بکات لەگەڵ نیوەی خاڵس داهاتی خاڵە سنووریەکان لەوەی هەموو استحقاقاتی خۆی لە بەغدا وەرگری. لە هەمان مادە بڕگەیەکی تر هەیە ئیجازە دەداتە هەرێمی کوردستان کە نەوتەکەی ئەگەر تەسلیمیش نەکات قەیدی ناکە قانونەن طبعاً دەڵێ، بەڵام ئەگەر هاتو ئەو نەوتە تەسلیم نەکرد ئەمن مەبلەغی زەرەرەکە، واتە مەبلەغی ئەو نەوتە لە حسەی تو دەبڕم باقیەکەت دەدەمێت. هەر وەکو ئەوەی کە کرا لە ساڵی 2019 لە ساڵی 2020، یعنی ئەگەر تەماشای بکەی کاتێک کە ئەوان 320 میلیارد حکوومەتی کاظمی دەیدایە هەرێمی کوردستان لە ساڵی 2020 لە خۆیەوە نەیدەدا، ئینەما بیناءن لەسەر قانونی موازنەی ساڵی 2019. دەتەوێت حکوومەتی عێراق دەستوریانە و یاساییانە مامەڵەی لەگەڵ حکوومەتی هەرێم کردووە؟ وەکو حکوومەت تا ئەو لەحزەیە بەڵێ وەکو حکوومەت، بەڵام وەکو پەرلەمان نەخێر. ئەندام پەرلەمانەکان ئێستا دەیانەوێت بە حقیقەت زۆڵم لە خەڵکی هەرێمی کوردستان بکەن، یعنی پەرلەمانتارە شیعەکان لەبەر ئەوەی هەندێکیان بە نەزانی، چونکە نازانن بزڵەوت قانونی بودجە چییە و چۆن بنیاد کرایە و چۆن ئیدارەی بودجە دەدرێت، هەندێکیان متەقەصدن سیاسیەن متەقەصدن کە زەربە لە قەوارەی هەرێمی کوردستان بدەن. زانی ئەوەیە مەسەلەکە. وإلا وەکو حکوومەت نەخێر، ئەو اتفاقی کە لە بینی هەردوو حکوومەت کرایە هیچ پێشێلکاریەکی دەستوری تێدانە لە هەردوولا، بەڵام ئەوان بەو اتفاقە رازینین ئەندامانی پەرلەمان، ئەویش کوتلەی سیاسی خۆیانیان لە پشتە. یعنی دەبێ ئەو حقەتە بزانین کوتلە سیاسیەکانن کە دەست وەردەدەن لە ناو پەرلەمان و ئەندام پەرلەمانەکانی خۆیان هەان دەدەن لەوەی دژی هەرێمی کوردستان ئیش بکەن و وەشارەعی خۆشیان دژی هەرێمی کوردستان بزوڵێنن. بحقیقت تۆزێک زەحمەتە. ئەزانی دائیمەن من متفائل بوومە لە ژیانم، قەت ناڵێم ئاسۆ نییە، بەڵام وجودی ئاسۆیەکی ینی کراوە لە بینی هەردوو لا بەڕێی من تۆزێک زەحمەتە، لەبەرەوەی ئەندام پەرلەمانەکان سیاسیەن دعم کراون و پێیان دەگوت کە دەبێ ئەو بنودانە بگۆڕن کە لە بودجە هەیە بە شکلێک بیت وەکو ئەوەی لە قانونی تەمویلی عەجزی مالی کردیان لەگەڵ کوردستان کە غەدرێکی زۆریان لە خەڵکی کوردستان کرد. ئەوان غەدر لە حکوومەتی هەرێمی ناکەن، ئەوان غەدر لە خەڵکی کوردستان دەکەن. یعنی مشکلەکە لێرەیە. ئەتو کاتێک کە مەسەلەن حسەی هەرێمی کوردستان نادەی و موچەخۆری هەرێمی کوردستان ناتوانانی موچەکەی خۆی وەرگریت، کەواتە تو غەدر لە موچەخۆرەکانی هەرێمی کوردستان کرد، نەک لە حکوومەتی هەرێمی کوردستان. لۆیە خلالەکە بە حقیقت لە خۆشمان خلالمان هەیە ها. يعني خلالي ئێمەش ئەوەیە تا ئەو لەحزەیە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیە ئەو حقائقانە لۆ شارعی عەرەبی ڕوونکاتەوە کە حقەتەکە چییە و چۆنە و ئەو قسانەی کە زۆر لە ئەندام پەرلەمانەکانیان دەیکەن ڕاست نییە.
يعني ئەو قسانەی کە ئەوان دەیکەن بە حقات زۆری دوورە لە ڕاستی ئەو ئەندام پەرلەمانە عەرەبانەی کە ئەو قسانە دەکەن. ساڵی 2023 کە کورد بە هێزێکی گەورەوە چۆتە بەغدا و لە حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراق بەشداریەکی کارای هەبووە، بۆچی تا ئێستا نەیتوانیوە مخاطبەی شەقامی عەرەبی بکات؟ ئەجاوە خلەلەکە لێرەیە سیرکە خلەلەکە لە خۆمانە کە بەداخەوە تا ئێستا قەنەواتی عەرەبیمان نەبووە کە حکوومەتی هەرێم لە ڕێگای ئەو قەناتە عەرەبیانە بتوانی مخاطبەی شارعی عەرەبی بکات و حقایق بە شارعی عەرەبی ڕابگەینیت. یعنی کاتێک کە خەڵکێکی مەسەن ئەندام پەرلەمانێک دەچی لە بەسڕا قسە دەکات و دەڵێ ئێمە نەفتی ئێوەمان دایتە کوردستان و حکوومەت نەفتی ئێوە داتە کوردستان و وا دەکا طبعا ئەو کابرایی کە لە شارعە ئەو حقەتانە نازانی، یعنی تەماشای جانبی مالی شەرت نییە هەموو کەسێک بیزانی. خەڵک زۆر وەزیر هەیە سەقافەتی مالی نییە، ئینجا چۆن خەڵکێک کاسبکارێک لە بازار ئەوان ئەو حقەتە نازان، ئەوە ئێستا گوێیان کە بەڵێ حکوومەتی عێراق نەفتی ئەوان دەداتە کوردستان. بەڵام بگەڕێەوە سەر ئەو بودجەی کە لە ساڵی 2019 کە باشترین ساڵ بووە لەو ساڵانەی ئەخیر لۆ کوردستان، هەمووی 6 تریلیۆن دینار لۆ کوردستان نەهاتیە. زانی في حين ئێمە لە ساڵی 2013 کەس باسیشی ناکات نزیکەی 15 تریلیۆن دینارمان لۆ هەرێمی کوردستان ناردیە، 14 تریلیۆن و 800 ملیار دینار گەیشتیتە هەرێمی کوردستان لە ساڵی 2014. لە ساڵی 2013 13 تریلیۆن و 600 ملیار دینار گەیشتە هەرێمی کوردستان. ئەو وەخت خەڵک قسەی نەدەکرد چونکە حقایقەکان دیار بوو. دەڵێ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ کردبێت. ئەوە ئەمێنیتەوە سەر جیهاتی ڕقابی لە هەرێمی کوردستان. ئەمن ناتوانم چونکە ئێمە لە وەزارەتی دارایی لە بەغداش سیر کە ئێمە لە بەغداش بەعکسی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و هیچ وەزارەتێکی دارایی لە هەموو دنیا جیهاتی ڕقابی نییە. وەزارەتی دارایی تەنها جیهاتی تەخفیفیە و لە ڕێگای موازنە و دوایی جیهاتی تەمویلیە لە ڕێگای موازنە. علاقەی لە مەسەلەی ڕقابە نیە. مەسەلەی ڕقابە دیوانی ڕقابەی مالی هەیە لە عێراق، هەیئەی نەزاها هەیە، ئەوانە جیهەتی ڕقابینە، ئەوانە دەزانن کە ئایا ئەو پارانە لە جێگای خۆی سەرف کراون یان نا. ئەوە دەکرێت ئەو سوالە تەوجیهی ئەوان بکرێت. باشە، لە ئەگەری ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و عێراق، حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لانیکەم بەشێک لە کێشەداراییەکانی خۆی چارەسەر بکات؟ ئەو سوالەی کە جەنابەت کردت لە من ماشاء الله سوالەکە وای لێ هاتێ کە ئەگەر هاتوو لە ئینسانێکی ئومیش بکەیت لە جادە یان لە مامۆستایەک بکەیت، لە مهندسێک بکەیت، لە دکتۆرێک بکەیت، لە قانونیەک بکەیت، لە هەر کێ بکەیت، لە تەماتە فرۆشێک بکەیت، هەمویان دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی بکات. یعنی ئەوە ئەساسەکەیە، چاکسازی حقیقی نەک چاکسازی شکلی. چونکە چاکسازیش دوو نەوعی هەیە. تۆ توانین چاکسازی شکلی بکەی وای پیشان دەی کە وەڵا من چاکسازیم کردێ بە سۆزاکار ئەوەیە، بەڵام چاکسازی حقیقی جودایە کە تو بچێنا و هەموو مەرفەقێک لە مەرفەقەکانی وڵاتەکەی خۆت و چاکسازی حقیقی تێدا بکەی و مەجالی فەساد و گەندەڵی نەهێری لۆ خەڵکانی تر. ئەمە داوای ئەوە دەکەین، داوای چاکسازی حقیقی دەکەین، چاکسازی لە هەردوو جانبی بودجە، لە جانبی مەصروفات و لە جانبی ئیرادات. بەڕێی من ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی حقیقی بکات دەتوانێت تا ڕادەیەکی باش موچەی خەڵکی کوردستان مانگانە بدات. ئەگەر 100% نەبیت بەڵام مانگانە دەتوانێت نسبەتێکی باش لە موچەی خەڵکی هەرێمی کوردستان بدات. باش، ئەمەوێ هەندێک بەجیا باسی دۆخی دارایی عێراقیش بکەین. ئێستا عێراق بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە بە دۆخێکی دارایی خراپدا تێدەپەڕێت. هەر ئەمە وای کرد کە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی عێراق یاخود بانکی ناوەندی عێراقی پەنا بباتە بەر ئەوەی کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار نزم بکاتەوە. پێتان وایە لە ڕێگەی کارێکی لەم جۆرەوە دەتوانێت بەشێک لە کێشەکانی چارەسەر بکات؟ نەخێر، من لەگەڵ ئەوە نەبووم و لەگەڵ زۆر لە بەرپرسانی وەزارەتی دارایی عێراقیش قسەم کرد و لەگەڵ هەندێک خەڵکی تریش لە بەغدا ئەوانیش ڕاییان وابوو کە ئەو ئیجراء غەڵەتە، بەڵام ئەو ئیجراء بەداخەوە شەخصێک کردی لە بەغدا کە دەسەڵاتی هەبوو وتوانی دەسەڵاتی خۆشیان فەرزکەنە سەر بانکی مەرکەزی کە شتێکی زۆر غەڵەت بوو، چونکە تەنها بانکی مەرکەزی دەسەڵاتی ئەوەی هەیە دراوی عێراقی حەز ناکەم بەڵام معروفە دیارە. یعنی ئەو دەسەڵاتە تەنها دەسەڵاتی بانکی مەرکەزیە، هیچ کەسێک و هیچ جیهەتێک نە حکوومەت نەک پەرلەمانی عێراق
دەسەڵاتی ئەوەیان هەیە کە نرخی دراوی عێراقی بین نەخوارێ، چکەوە سیاسەی نەقدیە، سیاسەی نەقدی تەنها و تەنها بانکی مرکزی لەی مەسئولە، و بانکی مرکزی مؤسسەیەکی مستەقلە مەفروزە لە ژێر تەسیری هیچ کەسێک نەبی، بەداخەوە لەبەر ئەوەی ئەو محافظانەی کە لەو ئەخیرە دامدران محافظی بانکی مرکزی لەژێر با بڵێن کۆنتڕۆلی حکوومەتی عێراق بوون، نەیانتوانین لەژێر ئەو کۆنتڕۆلە دەرچن، و ئیلا خودی بانکی مرکزیش موافق نەبوو لەسەر ئەوەی کە بیکەنە 1450 دینار. ئەوان ئەگەر موافقیش بوونایە موافق بوون لەسەر ئەوەی کە بە شکلەشی تەدریجی یەواش یەواش بەرز بکرێتەوە، نەک بەو شکلە. بەڵام لەژێر زەختی حکوومەتی عێراق ئەو ئیشەیان کرد، ئیشێکی زۆر هەڵە بوو، زەربەیەکی گەوریان لە اقتصادی عێراقدا. بەواستەی ئەو ئیشەی کە کردیان ئەوان دەتوان 12 تریلیۆن دینار زیاد ئیراداتی زیاتر بەدەستبینن، بەڵام ئەوان لە زیاتی ئەو 12 تریلیۆنە بەدەستبینن زەربەی زیاتر لە 20 تریلیۆنیشان لە خەڵکی عێراقدا لە فەقیر و هەژاری ئەو وڵاتەدا. لەبەرەوەی عێراق دەوڵەتێکی منتج نییە، ئەو عادەتەن ئەو نوع خەتەواتە خەڵکێک دەیکات کە خۆی دەوڵەتێکی منتجبی و ئینتاجی خۆی ئەوەندە زۆرتربی لە خۆی بێوێت تەصدیری بکات لە دەرەوە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەبێ مەوادی ئەوەلی ئەو ئینتاجی کە دەشیکات لە وڵاتی خۆی بیت. ئێمە بەداخەوە ئینتاجمان یەکجار کەمە کە ناکا 5% با بڵێن احتیاجاتی خەڵکی عێراق نەک بینێرینە دەرەوە. خاڵی دووەم کە ئەو ئینتاجی هەشمانە مەوادی ئەوەلیەکەی هەموو لە دەرەوە دینین بە عولەی سەعبە بە دۆلار، کەواتە ئێمە زەربەمان لەوانیشدا بەبێ ئەوەی قوتەی بگەیت. بەداخەوە ئەو کەسانی ئەو ئیشەیان کرد لە جانبەی اقتصادیەکە جوان تێنەگەیشتینە، ئەو ئیشە خراپەیان کرد بەرامبەری خەڵکی عێراق. پەرلەمانتارانی عێراق دەیانەوێت لە پەرلەمان لە گفتوگۆکاندا $100 ئەمریکی بەرامبەر بە 130,000 دیناری عێراقی جێگیر بکەن، بەڵام بانکی ناوەندی سوورە لەسەر نرخەکەی خۆی کە 145,000. پێتان وایە پەرلەمان دەتوانێت بانکی ناوەندی ناچار بکات بە لانیکەم پێداچوونەوە بە بڕیارەکەیدا؟ سوالەکەی تو جوان بوو. ئەوەڵەن پەرلەمان خۆی ناتوانی نرخی دراوە بەرز کاتەوە جارێکی تر، یان لە جاتی 1450 مەسەد بیکاتە 1300 وەکو پەرلەمان ناتوانی، بەڵام دەتوانی تەسیر لە بانکی مرکزی بکات، دەتوانی بانجان بکەن بڵێن بابا ئەو ئیشەی بۆ غەڵەت بووە، فەرموو ئەوە ئیجراعاتی ڕاستە، یعنی قەناعەتیان پێبینن بۆ بانکی مرکزی لەوەی لە قەرارەکەی خۆیان پاشگەز ببنەوە. بانکی مرکزیش بە حقیقت چونکە سەرۆکی بابڕین محافظی بانکی مرکزی لەلایەن ڕئیسی حکوومەتەوە دادەنرێکەوە غەڵەتە، تەوان ئیجراعاتی غەڵەتە، لۆیە لەژێر تەسیری سەرۆکی حکوومەتی عێراقا. ئەزانی لە خۆی ترسێت ئەگەر وانە کات سبەی لای دەدات و یەکەکی تر دینن دایدەنێن. ئەوە ئیجراعاتی غەڵەتە، چونکە ئەسڵەن بە گوێرەی قانون محافظی بانکی مرکزی نابێ لەلایەن سەرۆکی حکوومەت دابدرێ، ئینەما دەبێ مرشحین هەبن لە پەرلەمان مسادقەی لەسەر بکرێت، ئەنجا سەرۆکی حکوومەت ئەمری لۆ دەربکات فقط. ئەو کاتە محافظی بانکی مرکزی لەژێر تەسیری حکوومەت نابیت. بەڵام چونکە ئێستا حکوومەت خۆی تەعینی دەکات لەژێر تەسیریانە ناوێرن بە حقیقت دژی بڕیارەکانی حکوومەت بۆستنەوە، و ئیلا ئەگەر محافظێکی بەقووەت وایە وەکو ئەو محافظانەی کە 10 ساڵ پێش ئێستا محافظی بانکی مرکزی بوو، وەکو مەسەن دکتۆر سنان شەبیبی، وەکو دکتۆر عەبدولباسط تورکی، بە هیچ نەوعەک ناکەوتنە ژێر تەسیری حکوومەت، و حکوومەت زۆر محاوەلەی لەگەڵیان کرد کە هەندێک ئیجراعات بکەن کاتی خۆی. ئەو کات کە منیش لە بەغدا بووم نەیان کرد، چونکە ئەوان سیاسەتی تایبەتی خۆیانیان هەیە، ئەوان دەزانن پێویستە چی بکەن. ئەنجا پەرلەمان تەنها ئەوە دەتوانی بکات کە بانجی محافظی بانکی مرکزی و مدیر عامەکانیان بکات و مناقەشەیان لەگە بکەن لەوەی پێداچوونەوەیەک بە نرخەکە بکەن، و ئیلا بەقووەت نەخێر ناتوانن نرخەکە جارێکی تر بگۆڕن. باشە تۆ بە کەناڵێکی ڕاگەیاندنت دوتووە کە بەشە بودجەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق بۆ ئەمساڵ لە مەترسیدایە. پێتان وایە هۆکاری ئەمە چیە؟ تەنیا پەیوەندی بە ململانەکانەوە هەیە، یاخود بەڵێ هێزە عراقیەکان دەیانەوێت یاخود مەبەستی ئەمساڵ وەکو درێژکراوی ساڵانی تر پشکی هەرێم ببڕن؟ پشکی هەرێم کارێم لە مەترسیدایە لەگەڵ حکوومەتی عێراق هیچ مشکلەیەک نیوە، هیچ گرفتەک نییە، ڕێککەوتن کرایە. بەڵام لە مەترسیدایە لە ناو پەرلەمان، چونکە پەرلەمان مسادقە لەسەر بودجە دەکات و پەرلەمان زۆر لە مەوادی بودجە دەگۆڕیت، چونکە پەرلەمان لۆی هەیە مناقەلە بکات لە بودجە و لۆشی هەیە کە نەفەقات لە بودجە کەم کاتەوە.
لۆی ترسەکە لەوەیە کە زۆربەی ئەندامانی پەرلەمان سەنگەریان لە هەرێمی کوردستان گرتیە بەوەی کە ئەو قانونی بودجێش بە دەردی قانونی تەمویلی عەجزی مالی بن کە لە ساڵی 2020 مسادقەیان لەسەری کرد. ئەوەیە ترسەکە. بەڵام ئەو ترسە دەکرێت بە حقات وەدەشکرا کە ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان یان وەفدێکی بەرزی سیاسی لە هەرێمی کوردستان بیستە بەغدا لەگەڵ ئەحزابی سیاسی لە بەغدا دابنیشن لەبەر ئەوەی ئەو خەڵکانی کە ئەندام پەرلەمانن لە زمنی ئەو حزبە سیاسیانن کە ئێستا لەسەر گۆڕەپانی عێراقن. بڕیارە وەفدێکی باڵا وەک خۆ دەڵێیت لە هەرێمی کوردستانەوە بچێتە بەغدا، بەڵام تا ئێستا شاندەکان هەر ئەو شاندانن کە پێشتر دیاریکرا بوون. هیچ زانیاریەکت لایە لەبارەی ئەوەی کە لە ئایندێکی نزیکدا وەفدی باڵای هەرێم بچێتە بەغداد؟ وەفدی باڵای هەرێم بە گوێرەی معلوماتی من ئامادەیە کە بستە بەغدا، ئیشکالیان لەو جانبە نییە، پێشتریش ئیتفاقیان کردیە بە تایبەتی ئەو سێ حزبەی کە ئێستا لە حکوومەتن واتە پارتی و یەکێتی و گۆڕان. بەڵام وەفدی هەرێم کاتێک کە دستە بەغدا وەفدی سیاسی لەبەرەوەی لە ئاستێکی بەرز دەچیت ممکنە بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی هەرێم بچیتە بەغدا، ئەوان دەیانەوێت پێشخۆیان ڕوونکەنەوە زەمینە سازیێکی باش لە بەغدا بکرێت لەوەی کە بچن بە دەستێکی پڕ بگەڕێنەوە، نەک بچن بە دەستێکی بەتاڵ بگەڕێنەوە. لۆی ئیتیسالات هەیە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ئەحزابە سیاسیەکان لە بەغدا لۆی بتوانن با بڵێن لقاءك ڕێک بێخن، بەڵام لقاءێک کە نەتیجەی هەبیت نەک لقاءاتی بەبێ نەتیجە. تا ئێستا دیارە نەگەیشتین، ئەو زەمینە سازیە نەکرایە لە بەغدا هەتا ئەو لەحزەیە. هەر کات ئەو زەمینە سازیە بکرێت وەفدی هەرێمی کوردستان وابزانم بە گوێرەی معلوماتی من ئامادەیە کە بستە بەغدا، بەڵام ئەوە شروعی وانە کە ئەوان نانەوێت بچن بە دەستی خاڵی بگەڕێنەوە. زۆر باشە، سوپاس بۆ دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق، سوپاس بۆ ئەو دەرفەتە. بینەرانی بەڕێز ئێوە شەرشاد و بەختەوەر بن، خواتان لەگەڵ بێت.